بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی موچە دەکەین. دیارە ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق دەستی کردووە بە تەمویلکردنی موچە بۆ موچە خۆرانی عێراق و موچە وەردەگرن، بەڵام ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان تاکوێسەی جوادێک دیار نییە بۆ ناردنی موچەی مانگی دوو. قسە لەسەرەوە دەکەینەوە کارەکەی چییە؟ هەر پێویستە بەوەی کە لیستی موچە درەنگ دەکات، میزان مراجعە 120 میلیارەکە یاخود هۆکاری دیکە هەیە و عێراقی کێشەیەکی دارایی هەیە بڵێن کێشەی بۆ موچە بۆ دروست ببێ و بڕیارۆڤدێکی وەزارەتی دارایی هەرێمی شتەردانی بەغداد بکات لەبارەی کۆمەڵێک پرسە و قسە بکەن لەبارەی سیستەمی ئەسی کۆدا، پێناسی گومرگی، ئایا ئەم پرسانە لێوان هەرێم و بەغداد چی بەسەرێ و ئایا بودجەی 2026 چاوەڕوان دەکرێت هەبێت یاخود بەوەی دواکەوتنی پێکەنانی حکوومەتەوە چۆن مامەڵ لەگەڵ پرسی بودجە دەکرێت. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق قسەی لەسەر دەکەین. دکتۆر بەخێر، من سوپاسیان بەدەبوون دەکەین، زۆر سوپاس دەکەین. ئەگە سەرەتا لە موچەوە دەست پێ بکەین، لە عێراق دابەشکردنی موچە دەستی پێ کردووە و ئەوەی هەرێمیش پێوەستە بەچی؟ بەڵێ بەناو خۆی گەورە و میهرەبان، ڕەمەزانتانش پیرۆز بەخێر، پیرۆزە لە هەرێمی کوردستان و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی. هیوام وایە ئەم ڕەمەزانە ببێ بە خەیر و خۆشی بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کێشەکانمان چارەسەر بێ، بە تایبەتی کێشەی دارایی و ئابووری. طبعاً لە عێراقا پێم وایە دوێنێ و پێرەی تر تەواو دەستکرا بە موچە دابەشکردن، موچەی مانگی دوو. هیوادار بووین ئێمە هەرێمی کوردستان ئەم جارە پێش عێراق هەم 120 میلیارەکە بنێرێ، هەم میزانیە مراجعە بنێرێ، هەم لەگەڵەوەشە قائیمەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ بۆی ئێمە یەکەم شوێن بین پارەمان لە عێراق وەربگرتایە و موچەی و خەڵکەمامدا بۆی خەڵک لە جەژن و لە ڕەمەزانە بیتوانایە بە تۆزێک بە ئارامی بژیت. بەداخەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکە کە هەموو جارە ئیش ئەکا بۆ ئەوەی کە خۆی کەمترین پارەی دەستکەوێ، هەرچەند زۆرترین پارە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرمەندە بن. یعنی هەموو جارێک کێشە بۆ 120 میلیارەکە دروست دەکا بۆی تریلیۆنێک نێت. بۆ ئەم تریلیۆنە نایەوێ بێت، لەبەرەوە ئەم تریلیۆنە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، بۆ موچەخۆرانە، لە کۆی موچەخۆرانشە دوایی ئەچێتە ناو بازار و بازار پێی ئەبوژێتەوە و خەڵک سوودمەندە بێ لێی، بەڵام 120 میلیارەکەی بۆ خۆی پێویستە. بەداخەوە تا ئێستا نەیناردووە و من پێم وایە ئاوا بڕوا هەم تەخیریەکە جارێکی تر و ئێمە نازانم بۆ هەمیشە بیر لەوە ئەەکەینەوە تەخیر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەین، یعنی ئەبین بە وەسیلەیەک بۆ ئەوەی خەڵک موچە وەرنەگرێت لە کاتی خۆیان. ئەو با مەسەلە دەسەڵاتی هەرێم بێتە پێشەوە، ئەو شتانەی زووت بە سووترین کات تەسلیم کە ئەگەر نەدرێ ئەمە ئەو کاتە چینەقی عێراقکرین، ئەوین بۆچی تۆ موچە وەکو وزارەتێک نادەی. هەرچەند بۆ زانیاری جەنابەت من نووسراوێکم بۆ وزارەتی دارایی عێراق ناردووە کە ڕۆژەکانمان بۆ تهدیدکە، هەروەها لەگەڵ جەنابی سوودانیشا کە سەرۆکی حکوومەتی عێراق مەکتەبەکەی ڕاوێژکارەکانی نووسراوی وتی نووسراوم بۆ کە بە نووسراو هەموو کاتەکانی بۆ دیاری ئەەکەم کە چۆن بدرێت. یعنی چۆن، یعنی مانگەکە تهدید دەکەین لە چەنی مانگە 120 میلیارەکە بدرێت، لە چەنی مانگە میزانی مراجعە بنێرێت، لە چەنی مانگە هین بنێرێت، لیستی موچە بنێرێ، لە چەنی مانگە ئەبێ عێراق موچە بنێرێ. بەمە ئەزانین کێ خەتابارە. ئەو کاتە بۆمان دەرەکەوێت کێ ناردی زووتر ئەوە ئەو دەستی خۆش بێ، کێ درەنگتر ناردی ئەوە ئەو دەستی بشکێ و ئێمە ئەچین داوای حەق و حساباتی لەگەڵاکەین. لەبەر ئەوە ئەمە ئیتر بۆمان یەکلا ئەکاتۆ پێویست ناکە ئیتر ئێمە بین هەموو ڕۆژێک دانیشی ناردی نەینارد 120ەکە هات 120ەکە نەڕۆی موچەکەی عێراق هات موچەکەی عێراق نات تهدیدە ڕۆژەکەی ئەزانی. دکتۆر بەڕێزت براز چون کرد وەزارەتی دارایی عێراق هۆکاری دواکەوتنەکەی عێراق خۆی دوای دەخات یاخود پێویستە بە ناردنی 120 میلیارەکە هۆکارەکە کامەیە؟ ئەوانیش نایانەوێت موچە هەرێم دوا بخەن؟ ئەگەر منیش بم واکەم لە عێراقا، منیش بم واکەم ئەزانی بۆ تۆ خاوەنی مەسەلەکە خۆی تەخیریەکە، ئەتر من چیت بۆ بکەم وانە؟ تۆ خاوەنی مەسەلەکەی، یعنی چی ئەبوو ئەبێ یەک جاری هەر یەک مانگ بە قسەی ئێمە بکەن کاکە، بازە هەموو مانگەکان بێرەکە بردووتانە و خواردووتانە و چیتان لێگرە لێتان کردووە، یەک مانگی بە قسەی ئێمە بکەن. یەک مانگەش ئەوش ئەوەیە لە ماوەی یەک ڕۆژە 120 میلیارەکە و میزانیە مراجعە و لەگەڵ لیستی موچەخۆران بنێرن دەبڵێن ئەوەی ئێمە ناردمان دەبا پەرلەمانتارەکانمان لە عێراق شەڕمان بووکە، ئەگەر نەمان کرد ئەو حەقیانە قسە بکەن. ئێبست تۆ لە مانگی یەک لە 6 120 میلیارەکەی ناردا، توێ کەی مانگی یەک وەرگری خۆی تۆ هەر نەدناردە مانگە بە کاملی نەدناردووە. خۆشترین
قسەی وزارەتی دارایی چییە؟ یعنی ئەوە زۆرم پێسەر ینی ئەو گاڵتەکردن و بە خەڵکی بەدبەخت ئەڵە چی وەڵام ئەم جارە لەوە چ 120 میلیارەکە تاخیر بێ بۆ تاخیرە بێ وەڵی لەبەرەوە 120 میلیارەکەی تر درەنگتر ناردمە ئەی بۆ درەنگتر خۆ ڕۆژ هەر پارەیە داهات نەبێ مەبەستیان یعنی بۆ داهات نییە خۆ داهات لەسەرەوە نییە تۆ زوو 120 میلیارەکە بنێری یا درەنگ بینێری داهات هەموو ڕۆژەکەیە و بە ڕۆژانە ئەچێتە ناو میزانی خۆیانە ئوساد هەموو شتێک گران بووە باجە گران بووە کارەبایە گران بووە ئاوە گران بۆ ئەوی ساهاتمە بۆ لای تۆ وەستێکی ئاوم بینی لە بەردە ماڵەکەمەدانرا و ملیۆنێک 100,000 باتە تۆ هەر نازانم من هەر لە ماڵ نەبوومە کاکە من بجاگەم 20 ڕۆژی لە بەغا بوومە دەواممە بۆ ئەم ئاوە لە کوێ زەرم ئەترسم بارانەکەش لەسەر من حساب کرد بێ یعنی پێم وایە بارانی خوای گەورەشی لەسەر من حساب کرد بێ حکوومەتی هەرێم کێشێک خەڵک کێشەی کارەبایە بەزت و ئاوەکەش دەوەن ئاوەکەش بۆ من وام بۆ زانیاری خەریک و جەڵە لێمدا لەبەر وام زای کارەباکە وتمە کارەباکەوە یەک مانگە ینی منش لە ماڵ نیم چۆنەوە نهاتوەتەوە لەبەر ئەوە ینی پێ دوای کێشەن نیە لە 120 میلیارەکە یاخود ئەوە شەکە کێشە نیە بەسکە تۆ وەزارەتی داراییش دەسەڵاتی کەم نییە ئێستا هەموو پارەکە لای پارتیویکێتی نییە بەدڵی خۆیان بۆ من لێرە ئایا 48 میلیاری بۆ دەنێرن لە هەولێر و 72 میلیاری بۆ دەنێرن ئاوا دابەشیان کردو خۆی ئەماناتونە دابەشیان کردووە بەش لەسەر ئەساسی دوو ئیدارەی خۆیان ئەسە دوو ئیدارەی خۆیان دابەشیان کردووە با بین ڕوونی کەینەوە یعنی ئێمە حکوومەتی هەرێمە بێ 120 میلیارد بنێرێ داهاتی زیاترە لە 400 میلیارد یعنی تۆ بۆ ناتوانانی 120 میلیارد کاکە واز بێرە داهاتی هەر نییە بەس خۆ تۆ دوو مانگ موچەت نەداوە لە 2025 مانگی 11 و مانگی 12 ئەی ئەو دوو مانگە 120 میلیارەکە تیش نەناردووە یعنی 240 میلیارد نەناردووە نەتوانی لەو 240 میلیارە 120 میلیاری مانگی یەکەم زوو بنێری نەتوانی لەو 240 میلیارە 120 ملیاری مانگی دوو بنێری بۆ ئەوەی زوو موچە خەڵک وەرگێ کاکە ئەم خەڵکە یەکشتمان پێ بڵێن ینی بۆ وا لەم خەڵکاکەن یعنی ئەمە پرسیارە ینی ئەمە پرسیار لە مێشکی ئێمە هەموو جارە دروستە هۆکارەکەی هۆکاری چییە یعنی بۆ خاتر سەڵ کاکە مناڵێک بێرە بڵێک 120 میلیارم بدەنێ تریلیۆنێک تەدەمێ یەکسەرەتی خەتە مشتت ئەخۆمە حساباتی نەگرێ وەڵڵا نا علمی زەڕێی گەرەکە ئیدارەکە ئەگەر نەینێرن ناچێتە حیزبەوە 120 میلیارەکە لە گیرفانی مەسرور بەرزانی قوبا تاڵەبانیە تریلیۆنەکە لە گیرفانی موچە خۆرانی هەرێمە ئەمە نانێرن لەبەرەوە ئەمە هیچ حسابی بۆ ناکەن گرنگ نییە بەلایەنە تۆ موچەت هەیە گرنگ نییە بەلایەنە تۆ قەرزاری گرنگ نییە بەلایەنە تۆ مەسەلە پارەی کارە وازە بم دانێ ئێستا نامێ بۆ من ناردە برادێکە پێشمەرگەیە ئەوە موچەکەی من 600,000 400,000 کارەبان بۆ هاتە تۆ دوو مانگ موچەم وەرنەگرتو قەرزاریشم دوو مانگ هی ئیجار من چی بدەمە حکوومەت یعنی تۆ هیچی نادەیتێ و زۆریشی لێ ئەبیت و دوایەوە ئەڵێجی ئەڵێ تۆ بێ قسەیش نەکەی هەمووی عێراقە کاکە عێراق نییە ئەگەر عێراقە با بە هەمومانە بچین لێ دەین با بە هەمومانە خۆ ئێمە هیچ نەبێ کەمە هەمە حاجی محەممەگەنی و ڕیفراندۆمەگە لە گیرفانمە ئێ با بەکاری بێنی ئەم ڕیفراندۆم تاپۆیە 24 سعادە لە گیرفانیا وشک بووە تاپۆکە با بەکاری بێنین ئەگەر ئەزانین عێراق با هەمومان بەیەکەوە بچین شەڕکن ئەگەر بین 120 میلیارەکە خۆرێمە شەڕەکەی میزان مراجعە بەخوای گەورە با پێت بڵم هەر ئێمەی شەڕەکەین هەر ئێمەی شەڕ پەرلەمانی عێراق بەڵێ ئەوانەی کە لە پەرلەمانی عێراقین هەمووی شەڕ هەر بابزانی پارتی هەر خەریکی شەڕی پۆستە یەکێتی هەر خەریکی شەڕی پۆستە کو ئەوانە شەڕیان کردو بۆ خەڵک بڕۆسێکی ئێمە یەک مانگە بووینەتە پەرلەمانتار بزان بەسەر چیەکەین مەسەلە بەیەکەوە لەگەڵ کاکە ئەحمەد حاجی ڕەشیدە لەگەڵ زۆربەی برادەرەکانە خەریکی مەسەلە دەرمانتێرین نازانم جیاستێرین ئیشەکەین بە هەموو ڕێگەی ئیشە خۆ ئەوانی تر شەڕ ناکەن ئەوانەی تر کە ڕۆشتونە بوو ئەوێ کە ئەڕۆی بۆ لایەن بۆ تەوقیعێکیش بڵێ تەوقیعم بۆ کە ئەڵێ بزان سەر فراکسیۆنەکەم ڕازیە تەوقیع بکەم یعنی ڕەئی تەوقیعەکە خۆشی لای نییە ڕەئی تەوقیعەکە خۆی لای نییە ئەجا با ئێمە بەڕەقەم قسە بکەین باشە ئەمانەوێ بەڕەقەم تێمانگەێنی ئێمەش بەڕەقەم قسەیان لەگەڵاکەین مەسەلەن ئێمە نەوتمان تەسلیم عێراق کرد وایە 50,000 بەرمیل نەوتمان وەرگرتۆ بە ناوی مشتەقاتی نەفتی یعنی سوتەمەنی بۆ ناوخۆ بە چیش بیدەین بە مەدعوم بە مانای ئەوەی کە بنزین بە 450 دینار وەرگرم لترێکی نەوت بە 150 دینار وەرگرم کە بەرمیلێکی نەوت دەکاتە 31,500 گاز بە 400 دینار وەرگرم یەک هاوڵاتی پێم بڵێت ئەگەر من درۆکەم با بچێت لە کۆمنت لایەوە بنووسێ لە کۆمنتە بنووسێ غالب درۆزنە من بە 450 دینار بنزینم کڕیە بزان کەس وەریاگرێ کەس بنزین ماوە ناگرێ ئەم سوود 50,000 بەرمیلە جوان تەسلیمی دوو پاڵاوگە ئەکرێ یەکێکی هی منێچیرە ئەوەکیشی هی مەسرورە جوان تەسلیم ئەکرێ
کە تەسلیم ئەکرێ من حسابم کردووە ئەم 50,000 بەرمیلە 90 ملیۆن دۆلارەکە لە مانگێکە 137 ملیار دینارەکە لە مانگێکە کاکە 120 ملیارەکە لەمە بدەن ئەو 50,000 بەڵێ 120 میلیاری داهاتەیە کە ئێستا نایدەن بە بنزین هەرنا بە کەسی نادەن بە کەسی نادەن بە خۆیانی ئەدەن بە ئاوا و ڕووداوی ئەدەن با لێرەوە بڵێم بە ئاوا و ڕووداوی ئەدەم ئەدەن کە ئەو خەڵکە ئەچێ کۆمنتیان بۆکە خەڵکە بێ بەربارانیان کە حەق نییە بچی کۆمنتیان بۆ بکەیت تۆ چۆنەچی کۆمنتیان بۆگە موچەکەتی دزیە چۆن کۆمنتی بۆ ئەەکەی وای لێت کردووە نا مناڵەکەت پارەی پێ بچێتە ناو سۆپەرمارکێتە شتێ بکڕێ حەقە بەربارانیان بکەن چکە پارەی ئێمە لای ئەوانە ئەو کەناڵانە بوون بە ژەهر هەموو ڕۆژێک ئەو ئاوا لەم سەر و بەو سەر ئەڵێ لە عێراق بێ پارەیە عێراق بێ موچەیە دەدرۆت کرد ئەوە عێراق موچە ئەدا مانگی دوو مەسرورەکەی لای ئەو با موچەی مانگی یەک بدا کاکە مەسرورەکەی لای ئەو با قەرزەکان بەسەریەتی بیدا خۆشترین شت ئەڵێ هەژماری من ئەڵێ هەژماری من قەرزان پێدا کوری هەژماری من ئەگەر ڕاستەکە قەرزەکانم باتۆ کاکە سەیر موچەکە 62 موچە دزراوە هەژدەی هەر نەدراوە 34 پاشەکەوتە دەی بە لێبڕینە مەسرور ئەگەر ڕاستگۆیە بە هەژمارەکەیەوە با دەموچە بدات با دەموچە لەو موچە خوراوانە بدرێ لەبەر ئەوە 50,000 بەرمیل نەوتی ئێمە کە من ئەو ڕۆژە لە ناو پەرلەمانە بە دەنگی بەرزوتم ئەبێ لژنەی تحقیقی لەسەر هەمویان دروست کرێ چۆن ئەبێ نەوت بدرێ سوتەمەنی دیار نییە یەکێتیش لێ سوودمەند نییە ئەگە سوودمەند نییە بۆ قسە ناکە ئەگەر هەرکی قسەی لەو 50,000 بەرمیلەی ئەوش سوودمەند دەبێت ئەگە سوودمەند نییە بۆ قسە ناکە باوەکو من ئەوە دەنگی زڵال بێ قسە بکە خۆ حەقی خەڵکە حەقی من نییە با بێ بڵێ 50,000 بەرمیل کە داهاتەکەی خەڵکینە بزانن داهاتی 50,000 بەرمیل ئەکاتە 137 ملیار کەچی وەزیری دارایی پێمەڵە چی وەڵا پارەمان نییە ئێمە 120 ملیار بنێری ئێوە بەس لە 50,000 بەرمیلەکە کە بە خەڵکی نادەن 137 ملیار دینارتان دەسەکەوێت ئێ لەکوێ ئەمە کەس نازانێت ئەنجا با بینە سەر مەسەلەی کارەبا ئەوش داهاتێکی باشە داهاتی کارە من داهاتی کارەبات پێڵێ داهاتی کارەبا ئەگەر وانێ با بمدەنە دادگا وانێ با بمدەنە دادگا داهاتی کارەبا لە بینی 70 بۆ 120 ملیارە لە مانگێکە با ئێمە وەسەتەکەی وەرگری بەڵێ ئەم نازام چی پێوترێ ئەمەی تاریکی ئەمەی تاریکی ئەڵێ 70 بۆ 120 ملیارە ئەمە من بۆ ئەڵم 70 بۆ 120 ملیار لەبەرەوە جاری وایە مەسەلە کابرا کارەبا کەم سەرفەکە زیاد سەرفەکە حساب یەکەین ڕێنجێکی بۆ بدۆزی لە بینە میدیەمەکەی وەرگرین 100 ملیار لەم 100 ملیارە تۆ سەیر ئەم هەڕاجیە بکە کورە ئەمە کە ئەمەی کردووە ئەمانە حەقە کە ناو کوردیان هاور زمانیان ئاوا بپڕی وتیان کورد یەکسەر بیپڕی لەبەر ئەوەی ئەمەی بە ملەتی کورد کردیانە 120 ساڵ بەدەست عێراق بین یەک کەس پەیمانی نەکرد هەموو ئەم میلەتەیان فرۆشتووە لەم 100 ملیارە کە وتم ناوەندەکەی 85% بۆ کۆمپانیایەک ئەڕوا کۆمپانیاکەی بە یەک وەرەقەی ئەیفۆر کاک مەسرور کردووە تێ ناویوە بە یەک وەرەقەی ئەیفۆر ئێوە گەری مەسرور نییە چۆن بە یەک ئەیفۆر دریاوە پێی یعنی کۆمپانیایە کە ناوی تاریکیە ڕووناکی ئەم کۆمپانیایە 85 ملیار دینار مانگانە خاتە گیرفانی خۆی هیچ نییە سەیکە غازەکە لەو چەمچەماڵە بەدبەختە کە ئاوی نیە 5 ڕۆژجارێ بەرهەمهێنرێت ئەمە یەک مەحەتاتی تەولیدی کارەباکە مەحەتاتی تەولیدەوە ئێمە پارەیە دەینێ نەقڵی بەوایەری ئێمەیە تەحویلی بە مەحەتاتی ئێمەیە هەتا ئەچێتە لای هاوڵاتیەکە ئیستیفادەی لێکە پارەی حکومەتە کێ پارەکە کۆگاتۆ کۆمپانیاکە 85 ملیاری بۆ ئەو 15 بۆ حکومەت 85 ملیارەکە ناتە گیرفانی خۆی کەسێکش نییە بڵێ بۆ کوێیە کاکە 85 ملیارە بنێرن بۆ عێراق با خەڵکە و موچە وەرگێت سێەوە داهات یعنی داهات زۆر زیادی لەوەشدا هەردوو لا شەریکنی ناخۆ لێرە شەرجەکرێ وایە نازانم لە مەتەکی کاکە ینی بەبێ شەراکەتی بڵێم یەکێتی لە هەر بابەتێ قسەی کردەوە شەریک نییە لە هەر بابەتێ بێدەنگی کرد شەریکە ئەمە با وازح بێ لای هەموو کەسێک کاتی خۆی وتی تەوتین لە بەرەو شەریک نەبوو دوای نازانم چۆن بوو بە شەریک نازانم بوو بەچی وازی لێنە لەبەر ئەوە یەکێتی لەسەر هەر بابەتێ قسەی کرد شەریک نییە لەسەر هەر بابەتێ قسەی نەکرد ئەوە ئەوێ ئیستیفادەی بێت و شتێکی دەستکەوێت سەیکەن ینی تۆ ئەم هەموو داهاتە کووەکرێتەوە طبعا بە هەر نمونەیەک دەمێ ینی سەکتەرەکان سلێمانی هەم سەکتەرانی سلێمانی تەمانەوە لە هەولێر دوو ژەروایە لە سەکتەرەکانی سلێمانیە 2000
گازت پێ بێ یا بنزینت پێ بێ یا نەوتی سپید پێ بێ بە سیارەت پەڕێ بە 150,000 دینار بدەیت کەس نازانێ بۆ کێیە کۆمپانیایەکە لە خۆی وەرەقەیەکی دروست کردو و 150,000 دینار وەرەگری ئێستا بە نووسراوی ڕسمی ئەمە ببینێرم بۆ داواکاری گشتی داواکاری گشتی ئیشی لەسەر خۆمە حەقی عامە برا حەقی عامە بزان ئەم کۆمپانیاکە وابێتە منش بۆ خۆم کۆمپانیا دروست دەکەم تۆش بۆ خۆ دانێ دروستکە هەر لێرە سەیتەرێ دانە و دانێ دروستکە ئێمە فەوزایە ئێستا لەم نافەوزایە ئەنجا سەیکە هەموو ئەو ماوادانە وەڵڵا لەم بە قورعانی بەو خوا لەبان سەرمانە حەز ناکەم بڵاوی کەمەوە لەبەرەوە حەز ناکەم عێراق پێیان بزانێ بۆ ئەوەی سەیتەرەکان زۆرتر ئین نەکا لەسەر ئەو خەڵکە داماوە تەماتە کە خۆیان مەمنوعیان کردووە خۆیان لەگەڵ عێراق ڕێکەوتون مەمنوعیان کردە سیارەکان جوان تەماتەی هاتیاو لە مەرزی پەروێزخانە دەرەچێ لامە یەک قسە بکەن بڵاو یەکەم یەک وشە بڵێ وانیە بڵاو یەکەمەوە باشە لامە تەماتەکان بە شەو سەعات دوی شەو لێدا دەڕواتە دەرەوە ئێمە بەچیەکی دەدەرەوە ئەکری ئەمە گوناح نییە یعنی سە بۆم دەرکەوتە هەر وەزیرێک هەر وزارەتێک کە وەرەقەیەکی دەرکردوتی فڵانشت بانەیە و فڵانشت بانەیە ئەوە تەنسیقی کردووە لەگەڵ حزبەکەی بۆی حزبەکەی وە فری دەریکە بۆی دوای پارە وەرگرن کە بە قانونی ناوێ بڕوە بە غێر قانونیەوە دێتێرە بەڵێ بە ڤیدۆ لامە دوای بەرنامەکە تەواو بوو نیشان تێدەم بەس ئەگە بڵێن وانیە بڵاو یەکەمەوە بۆی لێرە نەڵێن وانیە چکە بڵاویکەمە دوای نەڵێن وڵا غالب بڵاوی کرۆ تەسیری لێمان ڕنگ بڵاو یەکەمە بۆیان بۆی بزانیت ئەمانە مجموعەیە قاچاقچین باش حکمی ئەم وڵاتە باشە بە سەبارەت بەوەی کە عێراق ناتوانێت بۆ 120 میلیارەکە لێبڕین پەیڕەو بکات من لەگەڵ مەقاسە بکات کاکە مەقاسە زۆر خراپ ئەو کاتە زانی چێکە مەقاسە بکە ئەو کاتە مەقاسە بکە ڕێک موچەکەمان وەکو موچەی مانگی 2024 لێدێ کە عێراق مقاسەی پارەکەی کرد 530 میلیارد دیناری بۆیان ناروتیەوە مەقاسەم کردووە ئێوە موچە بدەن ئەمانیش جوان پیاوانە یەک نووسراوی جوانی ئەیفۆریان بڵاو کردەوە وتیان پارەکە بەش ناکاو ئێمە موچە نادەین تۆ ئەو 120 میلیارەت هەر نەبینی کەس نەیبینی و نازانی چی لات 120 میلیار کەس نازانێ بۆ کوێ ڕۆی لەبەر ئەوە ئەبێ بە هەمومانەوە دژی مەقاسە بین ئەوەی لەگەڵ مەقاسەیە ئەوە کادری پارتی و یەکێتیە بە تایبەتی کادری پارتیە ئەوە بە مەقاسە بێ بۆی مەقاسە بیخوا کە بە مەقاسە هات ئیسا مەسەلە مانگی دوو ئەنێرێت 700 میلیارد ئەنێرێت ئەمیژەڵە وڵا پارەکە بەشی ناکەوانە و ئەی خۆ چی بکەین و ئێمە بەشی نەکرد و عێراق قەدری لێمان کرد ڕێک چیەکە 700ەکە سەر گومەکە ئەیبا بۆ خۆی موچەش نادات و ئەو مانگەشتە ئەڕات و خۆتۆ لە حەولە ولا قووەتە ئیلا بلا چیەکەی قاڵقاڵ بەس ئێستا بۆ موچەی مانگی دوو پێشبینی کراوەکەی بێت مانگی وەستاوە ئایا پێش دەژن پێش دەژن ئایا موچەی مانگی سێ دێت بەم شێوە حکوومەتی هەرێم دەسەڵاتی هەرێم باشە یا ئەو ناوەی کە خۆم بۆم ناوە دەسەڵاتی چەتەی هەرێم باشە ئەگەر ڕازگۆ بێت لەگەڵ ئەم میلەتە ئەم ئێستا من نەچوومەتە درۆ 120 میلیارەکانێرێت 120 میلیارەکە بنێرێ بۆی موچە وەرگرن پێش دەژن یعنی ئەگەر 200 میلیاری بنێرن پێش دەژن موچەی مانگی سێش دەتوانرێدا بەڵێ ئەیدا بۆ نایدا عێراق هیچ کێشەی نییە کاکە چکە عێراق کێشەی نەماوە لەگەڵ هەرێمە عێراق نوتی لەسەر حیساب ینی عێراق سێکە با بۆ نمونەیەک عێراق مونەوتەکەی لایە تۆ 120 میلیارەکەی بۆ بنێرەوە قایمەی بۆ بنێرە میزان مراجعە مەجبورە بیدا نایدا چییە نایدایە محکەمە هەیە نایدات محکەمەی اتحادی هەیە نایدا سەرەوەی وەزیر سەر ئەنجومەنی وەزیران هەیە ئەچین لە بەردەم ئەنجومەنی وەزیران قاڵەقاڵەکەین خۆ نایدا چییە بەس تۆ وام لێ مەکەم نەتوانم بچم لێ قاڵەقاڵ بکەم بۆ لەبەرەوە ئەبینم تۆ غەدرەکەی تۆ ڕاست ناکەی تۆ 120 میلیارەکەت خواردووە تۆ میزانی مراجعە نانێری تۆ ئینێکی باش نانێری و داوای قاڵەقاڵش گڵێ پارەم بۆ منێرە تۆ زان یەکشت پێ بڵێم تا ئێستا مە کەس نایزانێ حەزەکەم ئەمە خەڵک بیزانێت چکە خەڵک زۆر نامم بۆ ئەنێرێ تکاکەم بەس بۆی وازەحی کەم بۆ خەڵک تۆ زانی لە 2022 بابی موچە هەیە بابی پێوتە تعویض الموظفین لە موازنە 6 تریلیۆن و 700 میلیار بوو لە 2022 لە 2024 بۆتە نزیک 10 تریلیۆن چەنێ زیادی کرە تقریبا 3 بۆ 4 تریلیۆن زیادی کرد ئەمە چییە ئەم 4 تریلیۆنە ئەمە هی پلە بەرزکردنەوەیە کە ئەمانەیان کردووە باشە ئەمە هی ئەوەیە کە چی دامەزراندنی کردووە عێراق 12.67 لە سەتی خستۆتە سەری کە ئەمان سیکە نەخۆ بەخشەکانی تەندروستیان دامەزراندووە نە عەقدەکانیان دامەزراندووە نە ئوجوریە ومیەکانیان دامەزراندووە نە سێیەکەمەکانیان دامەزراندووە نە ئەوانەی زانکۆیان دامەزراندووە ئەوەی دایان مەزراندووە زانی چییە هەمووی بە فایلی زەرد
بە فایلی سەوز چوونە خستیانەتە سەر شۆڕش و خستیانەتە سەر هەر خەریکی هێزی عسکەری بوون دەبەرەوە ئەمانە میلیشیا و مافیان بەس بە دوایەوە گەڕاون بڕۆ ئێستا یەک عەقد دانەمەزراوە نەکراوەتە دامەزران بەڵام لە عێراق کردوێتی ئەم نەی کردووە چوە عێراق پارەی بۆ زیاد کرد یعنی ئەم پارەیەکەی پێم بڵێ کاکەیسە وزارەتی دارایی با ڕوون کردەوە لەسەر من بدات پێم بڵێت لە 2022 6 تریلیۆن و 700 بوو لە 2024 بوو بە 10 تریلیۆن و شتێک بەچی بوو خۆی دەڵێن بە چاودێری کۆمەڵایەتی لەسەری نییە چاودێری بەڵێ لەسەری بەس داوایان 13 تریلیۆنیشیان کردبوو بەڵێ بۆ ئەم من باسی تعویزی موظفی نەکەم یعنی 12.6 ئەو بەس بۆ فەرمانبەران با فەرمانبەران و موچەخۆران اینجا پلە بەرزکردنەوەی تایە تۆ بۆ پلێ خەڵک بەرز ناکەیت لە عێراق بەرز بۆ تۆ پارەکە دەداتی عێراق تۆ ئەچی بندیوار و شتی خۆتی پێکەی ئەوە ئیشی من نییە تۆ چوتە هێز بۆ خەڵک دروستەکەیت ئەوە کەی ئیشی منە ئەسڵەن عیبە تۆ لەم کاتەی هێز دروستەکەی بۆ خەڵک ئەبێت تۆ بێی عەقدەکانت دامەزرانی خەڵکەیە 15 ساڵە خزمەتەکە کرێکاری ئەکا ئەو ناوە پاکاتۆ لە زانکۆ لە شارەوانی لە نازانم کوێ ئەڵێ تا ئێستا من 200,000 و 300,000 وەرەگرم باش ئەڵێ من دوو ڕۆژتر پیر بم کێ تەقاعود مەکە قسەکەی ڕاستە ئەی حکومەتی هەرێم غەدری لێ کردووە حکومەتی عێراق لە موازنەت دایمەزراندووە بەس ئەو ناچە دایمەزرێنێ بەس بەڕێز بەراچوونێکی بۆم خانەنشینان کێشیان هەبوو خانەنشینای سەنگەر و خانەنشینانی دیکەش مادەنیش دەباش لەسەر سێیەکەمەکان کێشیان هەبوو لەو ڕۆژاندا زیینانەی سیاسی کۆنگرێژیان بوو یەکەیەکە پێچێڵە یەکەیەکە چکۆ من هەمووی ئیشم دیا کردووە یەکەم بۆ 100,000ەکە ئەوە لەگەڵ وزارەتی دارایی لە خەتای ئەبێ زیاتی بکە بۆ ئەو خانەنشینی بەڵێ بە نووسراوی ڕسمی داوام کردو نردوێتی بۆ هەیئەی تەقاعود عامە لەگەڵ هەیئەی تەقاعود عامە لەسەر خەتم ئەبووە سێشەمە بانگ کرایە بۆ پەرلەمان بەڵام عوتڵە بوو بە شاکل دروست بوون دانەگە بەڵام هەفتەی داهاتوو بانگ کرێ بانگ نەکرێ خۆ مەچمەگیانی ئەبێ ئەو 100,000مان بۆ بزان حەلی بکە بۆ بزان بۆ چی نادرێ ئەمە یەک دووە بۆ هەر خانەنشینیان بەڵێ خانەنشیان 100,000 بۆ خەرج نەکرد لە 100,000ەکە باش ئەنا موچەی بۆ سەرف کریا بەس ئەمەی گشتی بۆ واردەکەم فەرع ئەمانە 100,000 بۆ تەحسینی معیشی پێ ئەوترێ موچیان کەمە ئەبێ 100,000 بخارێتە سەرین لە عێراق 3 مانگ 4 مانگ خریا سەری بۆ ئێرە و دوایی نەما ئەبێ چاکرێ ئەمە یەکەم بۆ ئەوانەی سەنگەر پارەکانیان حکومەتی هەرێم خواردوێتی عێراق ناردوێتی مانگێکانی خواردووە وجێتی لەبەرەوە تۆ شەڕکەر بووی لەبەر ئەوەی تۆ دیفاعت لە ئێمە کردا حەقی ئەوەیە من مانگێکت بخۆم چۆن پارەکەی ناردووە مانگی دە کاکە مانگی دە باشە موچە هاتووە ئەمان چوونە خۆیان لە خۆیانەوە تەحویلیان کردو قسویانیان لەسەر دارایی و پارەکە ئێژە پارەدا هاتووە ئێستا کە خسویانەتە سەر دارایی وتیانە دوو مەچدانە دەینێ موچەکانیان خواردووە ئەگینا کتابیان بۆ کردە لە میزانەی مراجعەیانە هەیە لە ناو قائیمەیە هەیە بۆچی پارەکە ناتوە پارەکە هاتووە خۆ سەد و نەمان بینی تریلیۆنێک بۆ نەهات بۆ پارەی ئەمانیتیانە کەواتە پارەی ئەمانیتیایە بەس ئەمان نەیانداوە ئەمە هەرێم خواردوێتی باسی سێیەکەمەکەت کرد سێیەکەمەکە من یەک هەفتەیە بەدووادا چوون بۆ کەیسەکەیانەکەم هەموو شتێکیان لە بەغاتەوە بووە یەک نووسراوی بەسیتیانەوێت لە وزارەت لە حکوومەتی هەرێمەوە کە پێیان بڵێت کە ئەمە لە موازنەی 2026 لە حسەی هەرێمی کوردستان بێت نایکە ئەڵێ من نایکەم ئەڵێ ئەی چۆن جێشی میلیشیا دروستکەم بۆ عەبدوڵڵا خانبوارە ئەخۆ ناکرێ توانی تروێسیا بیکەی میلیشیا دروستکەم من تۆ تەعین ناکەم یەکەمیت لەسەرەوە وەستاوە بەڵێ سەعاداکەم ئەتوان ڕوونکردنەوە بدەنگەروانیە دەوێت نووسراوەکە بۆ کوێ بکرێت نووسراو بکرێ بۆ وزارەتی دارایی عێراق بڵێ ئێمە ڕازین ئەم سێیەکەمە ئێوە داتان مەزراندووە لە حسەی هەرێمی کوردستان بێ ئەی خۆ ناکرێت کابرا لێرە دامەزراندن بێ و لەسەر محافەزەی بەسڕە موچە وەرگێ ئێ خۆ نابێ بێ لەسەر محافەزەکەی کە تۆ دامەزرێنی ئەمە پشکی هەرێم زیاد دەکرێت دەڵێن ئێستات ئەو دابینکردنی موچە بەش ناکە ئێستا بۆ بەشنا ئوستاد بۆ بەش ناکە 9 تریلیۆن دانراوە بۆ 9 تریلیۆن شتێکە جگە لە چاودێری کۆمەڵایەتیوانە گورینەکەی ئەمان هەمووی 5 تریلیۆن 6 تریلیۆن نییە ئەمەی ئەمان 5 ملیار نییە زۆر کەم بەس ئەمان نایانوێ بیکەن ئەڵێ لە حسە کاکە حسە کەس نازانێ خۆ کێڵێ نەوت ئێمە بە چەند دانین کێڵی داهاتی عێراق چەندێکە خۆ لەسەر حسە داڕێ کەس نازانێ دوایی تۆ لەسەر حسە داڕێ با لە حسەکەی بڕۆ تۆ جارێ بای بڵەوە عێراق دای مەزرێنێ کە ئەمە فرسەتە بۆیان با دایان مەزرێنێ دوای ئەوە ئیش لەسەرەوە بکە بزانن چی لێگە بەس ئەم نایەوێت چکە خۆی نیکە بەڵێ نایبگە ئەنجا با بینە سەر زندانی سیاسیەکان زندانە سیاسەکان بەبێ قانونەکەی لە عێراقا دەرچووە ئەتوانن حکوومەتی ئەوانەی هەرێمی کوردستان بچنە سەر عێراق ئەوانەی هەرێمی کوردستان بە دوو جۆرە توان بچنە سەر عێراق جۆرێکی ئەوەیە زندانە سیاسیەکان عێراق بێن نووسینگە لێرە دانن کە ئێمە بەدووادا چوومان بۆ کردن ئەمەکە قسە ناکەمانی جۆرێکی نووسینگە بێن لێرە دانن و خۆیان بێن یەکەیەکە زەلامەکان بانکەن بڵێن جەنابەت
لەکوێ سجن بووی چەندی سجن بووی دوو شایەتم بۆ بێرە قورعان بخوا کە ئەم کابران بینیە لە سنج کە ئەمە میکانیزمێکی زۆر قورسە و ناکرێ. عێراق ڕازی بوو لە ئەخیرۆ کە بڵێ کاکە ئەمەشم ناوێت خۆتان هەموو مەلەفەکانیانمان بۆ بنێرن بە تەوقیعێکی ڕسمی بینێرن بۆمان بۆی. کۆنووسێکە بۆ لە بینی هەرێم و دەسەڵات عێراق و دەسەڵاتی هەرێم ئەو کۆنووسەی تا ئێستا واشۆ نەکردووە ئەی نایکە نایەوە مەلەفەکانیان بگازێتەوە ئەڵێ موچەکانیان لای من بێ بە هەژماری من ڕاستی ڕاستە خۆبنە سەر بەغدا زیندانە سیاسیەکان بەڵێ چکۆ بزان 20,000 زیندانی سیاسی بوو لە 2013ەوە هەموو شتێکیان مامەڵان تاوا کردو بەڵێ تا ئێستا ئەو میلحیان بۆ نەبراوەتەوە. عێراق ئەڵێ کۆنووسێکی لە بین من و هەرێمە ئەڵێ من واژۆم کردە نردومە بۆ هەرێم بۆی واژۆ کە مەسعود بەرزانی نیکە بچنە سەر عێراق بچە سەر عێراق بۆ لەبەرەوە ئەمان نایانوێ مەلەفەکانیان بگوازنەوە بۆ سەر عێراق لەبەرەوە ئەیانەوێ موچەکە لای ئەمان بێ بە مەقتوعە بێ پارەکە بۆ نمونە بڵێن بۆ زیندانی سیاسیەکان 100 ملیارە 100 ملیارەکە بدەنە دەست ئەمان بەدەستی خۆیان دابەشیکەن ئەمانش کە دابەشیکەن ڕێک 500,000 بوو لە بەغدا سەروی میلیۆنەیەەکە ئەم ئەوە وای لێ بکە ئەم ئەوێ وای لێ بکە بە دڵی خۆی بێ دابەشیکە ئێمە لەم حاڵەتە وان استیفادە ناکەن. بەس عێراق بجێ 2026 دەبێت کە بەڕێز دەڵێ منەمونە دامەزرانی سەیەکەمەکان ئەو کێشەی زیندانیانی سیاسیە بودجێ بڵین پلە بەرزکردنەوەی 2026 بودجە دەبێت تا ئەوانە جێ بکرێتەوە. عێراق ئەبێ حکوومەت تشکیل بکرێ حکوومەت سەلاحەتی ئەوەی هەیە بودجە بنێرێت حکوومەتی نوێ بەڵێ بەس ئەتوانێت قانون ئێستا ئەگەر ئێمە مەسەلەی کێشەی مالیکی هەیە ئەگەر کێشەی مالیکی چارەسەر نەبێت ئەگەر ساڵە دەسەڵات بدرێتە سوودانی یەکێک لە دەسەڵاتەکان ئەوەیە ئەتوانێت وەرەقەیەکی هەبێ بەناو بودجەنە مەسەلە بەناوی مەوادی غیذا یعنی بەناو شتێکەوە بۆی دروست بکە بەناو موازنەنە بەڵام ئەوش پارە بێت لە پارەکانە تەخسیسی پارە بکرێت و توای دەستکاری شتەکار بکات بەڵام بودجە نییە چکە بودجە ئەنی سەهوڵەکەیە ئەوە سوودانی درێژ بکرێتەوە و لە پەرلەمان بڕیارێکی بۆ دەرکەن کە بتوانێت پارە خەرج بکات و پارە ناتوانێت خەرجکە ئەبێ وەرەقەیەک هەبێ بینێرێ وەکو موازنە بەس موازنە نییە بەڵێ ئاسایشی خۆراکە بوو لە سەردەمی ڕەحمە لە بۆکو ئاسایشی کازمی ئەوە ناوێکیان ناوێنە ئاسایشی خۆراک و تقریبا 32 تریلیۆن بوو پارەکان بەسەر کرد توان وەرقەی وا دروستکەن دەسەڵاتی بدەنێ لەو کاتە دەسەڵاتی پێ ناتوانێت مەجموعەی پارە سەر بکە ئێستا عێراق ناتوانێت هیچ پارەیە سەر بکات جگەل لە 1 لەسەر 12 نەبێت سەلاحەتی نییە ئیلا ئەبێ حکوومەت تشکیل بێ حکوومەتی ئەو حکوومەتێک کە تشکیلە بێ ئەو ئەتوانێت موازنە بنێرێ باش بەس بۆ پلە بەرزکردنەوە شەر چکە موچە خۆران 2016ەوە هەموو لە ناوەیە پارە ناتوانین یەک دینار عێراق ناتوانین یەک دینار بۆ شوێنێ سەرفکەی تاکول شوێنێکی نەکرابێتەوە لە ناوازە باشە بەس ئێستا کێشێکیش دروست بووە لەبارەی سیستەمی ئەلکترۆنی خاڵستونەتەکان ئەسی کۆدە و پێناسی گومرگی و سوودانی داوای لە هەرێمیش کرد بوو جێبەجێ بکرێت دەڵێن ئەگەر جێبەجێ بکرێت شت زۆر گران دەبێت گەڕ ڕوونکردنەوەمان بۆ بدە هەم لەسەر سیستەمەکەم لەسەر پێناسی گومرگی خەڵک تێکەڵی کردە و بە تایبەتی کەناڵەکانی پارتیش تێکەڵیەکەن ئستفادەی لەکەن لەوەی تێکەڵیەکەن ئەسی کۆدا نیزامێکی زۆر باشە باجەکە جایە من باز باج ناکەم ئەسی کۆدا نیزامێکە خەڵک ئەگرێ لە تەهەروبی ئەوەی کە ڕائەکە لەوەی کە گوباج نەدات ئەوەی کە ڕائەکە لەوەی کە گومرگ نەدا ئەمە قاچاق جارێک کە شتەکە نەژوورۆ ئەوەی کە ڕائەکە لەوەی کە دۆلار سپی بکاتەوە لە دەرەوە دۆلار گران بۆ ئەی کە سپیەکاتەوە ئەم سیانە ڕێگە ئەسیکۆدا نیزامە ئەسیکۆدا لاقی نییە بە مەسەلەی پارەوە تێگەشتی خۆت مەسەلە ئەسیکۆدا نیزامە جیایە ینی سیستەمێکە بۆی کە داهاتی خاڵە سنووریەکان بە ئەلکترۆنی بکرێت ئەلکترۆنی چیە چی دێتە ژوورەوە سێکە چەند شوێنە ڕەبتەکا بەیەکەوە باش گومرگ باج بانکی مرکزی ئەم سیانە ڕەبتەکا بەیەکەوە منێکی ڕۆژانە من بازرگانە ئەمێ ئەم قەڵەمە بێنم کە لە گومرگ داخلم کە نووسیم قەڵەمم مێنا یەکسەر ئۆتۆماتیکیان باج ئەزانێ من قەڵەمم مێنا بانکی مرکزیش ئەزانێت دۆلارەکەی کە داهاتم بۆ قەڵەم هاوردمە ئەمە وا ئەکە نایڵێ من ڕابکەم لەوەی دۆلار زۆر بێرم بەناو شتێکی تۆ شتەکە دیار نییە داخلم نەکردە یان شتێکی داخلەکەم لە باجە ئەڵەم شتێکی ترم داخل کردە ئەمە نایڵێ ئەمان بەڵام لە مەسەلەی گومرگا کە گومرگ زیادەکە ئەبێ بە هەمومان دژی بین ئێستا پێناسی گومرگی زیاد کراوە لە عێراق چۆن ینی پێشووتر لەبەرەوە هیچ نظامێک نەبووە سیارەکان هاویەکان کە نەقڵ کراون حاینەکان بەڵێ لەسەر ئەساسی مەتر بووە ئەرز و طول و ئەوانە 3 متر هەیە 6 متر هەیە ئەمانە بەوە پارەیان داوە نەچوونە مەسەلە چیتیایکی خۆی کابرا بتێتی وڵا ئەوەی تایە و 6 متر 3 متر
لە گۆترە باجیان لێوەرگتو بۆنە کۆنتێنەرێک کاڵات تێناوە بەڵێ کۆنتێنەرێک 3 متر هەبووە 6 متر هەیە وابزانم هەشتی شێ نازانم زۆر تاکید نی ئەمانە لەسەر ئەساسی 3 مترەکە 3 ملیۆنیدا ئەوەکەی تر 4 ملیۆنیدا ئیتر ئەگەر چپسی تیابێت ئەگەر کارەبایی تیابێ ئەگەر هەرچی تیابێ یەکشتە ئێستا بەهۆی ئەم سیستەمەوە ئەمە وانە ئەگەر چپس بێ دیارە چپسە بەگەر ناڵێم ئەگەر من قەڵەمێ بێنم هەم گومرگ پێمەزانێ هەم این پێمەزانێ هەم مەسەلا ئەم باج پێمەزانێ هەم لەگەڵ مەزانێ بەڵام لە کۆی مەوزوعە ئێمە ئەبێ هەوڵ بدەین ئەو شتانە ڕێخی نێڵین گومرگ زیاد بکە بەهۆی ئەم سیستەمەوە نێڵین گومرگ زیاد بکە ئەنجا نەک بەهۆی ئەم ئێستا ئەو دۆلارەکە بەرز بێتەوە تۆ زانین این چییە ئێستا 152 500 بوو ئەچێت ئەزانی بۆ ئەوە ڕەبتی هەیە بە ئەسی کۆداوە چکە عێراق بڕیاری داوە باش سێکە بەم معلوماتێک دەمێت تا سێشونەکە نەموتوە ئەمە لە عێراق لە ناو بەرسوولەکانی عێراق بیستومە هەرچەند ئەیڵێم ینی بۆی بیزانیت باش عێراق بڕیاری داوە بێ هەرێمی کوردستانی بچێتەوە ئەسی کۆداوە بەڵام ئەمە معلومان نییە یەکێک لە مشکلەکانی کە هەرێم کە ناوێت جێبەجێ بکە لەکوێیە لە ئیبراهیم خەلیلە عێراق ئێستا بیر لەوە ئەکاتەوە حدودێکی تر بکاتەوە بۆ خۆی بچێتە سووریا و لە سووریەوە بێت یعنی هەرێمە بێ حەلیکە هەتا لە دەستی دەڕەچوە تێگەی چێژم یعنی عێراق ئەیەوێت معلوماتە لە غالبی وەرگرە عێراق ئەیەوێت ئەگەر هەرێم نەچێتە باری ئەوەی کە ئەسی کۆدا وەکو خۆی جێبەجێ بکە کە ئەمە لە قانجازی بابزانی لە قانجازی ئێمەش بۆ لەبەر ئێمە زانین سلێمانی داهاتەکەی چەنە ئیتر نامێنێ خەتی فری و خەتی نازانجی و خەتی کڵاوان هەمووی ئەبێ بزانین ئەو هەمووی ڕەتی ئەبێکەوە بەڵام عێراق یەکێ لە کێشەکانی ئەوەیە کە ئەو شتانەیە کە لە تورکیای هێنێ لە تورکیای هێنێ چکە دەواازی عێراق لەگەڵ عێراقی بۆ دەواازە دۆزیێتەوە بەڵێ ئەڵێ ئەگەر هەرێم جێبەجێ نەکات بیر لەوە چکە تورکیا پێوتووە تورکیا پەیامی ناردووە بۆ عێراق وتیوتی من زەرەرمە لەبەرەوە حدودی تریت بۆکەمەوە لە سووریەوە دێم لە ڕبیعەوەی کە مژوورەوە لەبەرەوە ئەبێ هەرێم ئاگداری ئەمە بێ باش بەس بۆ جێبەجێ ناکرد سەیمە کێشەمان لەگەڵ ئەسی کۆدا هەبێ یان لەگەڵ پێناسە گومرگێکە ئەبێ لەگەڵ پێناسە گومرگەکە هەمان بێ ئەبێ ئێمە کار بکەین بۆ ئەوەی پێناسی گومرگی دابەزێنین بۆ ئەوەی کاتی خۆی کە جپسەکە و تەلەڤیزیۆنەکە بە یەکەوە داخل بوون هەوڵ بدەین تۆزێک تەلەڤیزیۆنەکە سعرەکەی داگرین بۆ لەبەرەوە چپسەکە و تەلەڤیزیۆنەکە تقریباً وەکو یەک چوونەتە ژوورە لە هەردووکانە ناو یەک کۆنتێنەر بوونە 3 ملیۆنی دا ئێستا ڕاستەکە ئەگەر چپس بێ هەر 3 ملیۆنی وەکە بەس ئەگەر تەلەڤیزیۆن بێ ئەچێتە 20 ملیۆن خۆتی ینی وردیەک ئەمان بۆ ئەوی بزانی ئەمانیانەوەی لە گومرگا چێبێ بەڵام هەرێم بۆ نایکە بۆ نایکە ئەی هەرێم نایکە لەبەرەوە هەموو مەلەفی هەرێم هەرچی قاچاقچێتیە و هەرچی ئیسە پارتی هەموو ڕۆژە دروی ناژە من داهاتەکەی تۆ باڵاوجا داهاتی ئیبراهیم خەلیل بڵاوەکەتە کەمترە لە پەروێزخان تۆ هاتی هەموو خواردنی تورکی و غرازی تورکی بۆ عێراق بە هەمووی لەو شوێنەوە جە چۆنە بێت لە پەرۆزغان کەمتر بێ ئێمە نابێ ئێوە نایڵێ ئەسی کۆدا پێکسە کەشفێکە ناتوانانی چکە گشتیان ڕەتیان هەیە بێکەوە مەسەلە قەڵامێک تێناوە داخل کردە لە هین یەکسەر ئەسی کۆدا بانکی مرکزی و باج و هەموو ئەنجا یەک شتەیە عێراق ئێستا خەریکی ئەوەتە کۆدیژی تر بە شەریکەکانەدا لێرە هەنی ئەم شەریکاتانەی مەسەلە کارگە و ئەوانە کە ئیشەکات باش نییە ئەم کارگانە کە ئیشەکان ئەی چۆن خرازەکانیان بۆنە ئەو دیوە مثلا من ئەناسم من خەڵکی زۆر مثلا دەوڵەمەند و ئەوانە ئەناسنە بەغا ئیشەکە ئەڵێ هەموو ئیشەکانی منەوەیە کە چەند چەمەندووە بەم شیشە بەم لە سلێمانی باشە ئەمە چۆن بیباتە ئەو دیوە کۆدێکیانەدەنێ ئیتر بەو کۆدە تو هەم چنە ئەو دیوە بەس ئەم شەریکە ئەبێ بچێ خۆی ناخۆی بنووسێت لە وزارەی سناعە و وزارەی لە بەختادا باش بەس ئێستا کێشەی دروست بوو ئێستا وەختی کێشەی بەربووم هەبوو ئێستا گەر بازرگانی کەرێم لە خەڵە سنووریەکانی هەرێم شت هاوردە بکە بیباتە ناوڕاست و باشووری عەقد دووبارە گومرگ دەگرێتەوە سەیتەرە دانراوە سێ بازگە دانراوە ئەمانە هەمووی بۆ لە بینی پارێزەکانی هەرێمی عێراق چونکە بۆ هاوڵاتیانی عێراق زەخت لە عێراقەکە ئەڵێ تۆ بە ئەسی کۆدا شتت گران کردووە لای منە بەڵام هەرێمی کوردستان هەموو یێنێتە ژوورۆ بێ ئەسی کۆدا لەبەرەوە ئەوش مەجبورە بۆ ئەوەی تعبی ینی بۆ ئەوەی ئیشەکانی ئەوان بڵێ بە ئەوان ئێمە لە عێراقشە بێ لە هەرێمیشە بەجێبەجێ بکرێ لە هەرێمیش ئەسی کۆدا دانێ بەڵام ئێمە ئەبێ دژی گرانکردنی باجی گومرکی بین هیچ هەوڵێک لە پەرلەمانی عێراق بۆ پێناسی گومرگی کەم بکرێتەوە بۆ پێناسی گومرکی ئێمە لە کێشەکەمانەوە ئەم حکوومەتە تەصیف ئەعمالە کار بەڕێکەرە ئێمە ئەبێت تەوسەی بۆ بنێرین ئێمە ناتوانین لێپرسینەوەی لێ بکەین تەوسەیمان بۆ ناردووە تەوسەیمان بۆ ناردووە داوامان کردووە هەموو ئەو بڕیارانەی کە لەسەر باج داوێتی لەسەر باجی گومرکی داوێت نەگەسی کۆدا
ئەو بڕێرانەی بۆ باجی گومرگی دایەتی هەمووی هەڵبۆشێنێتەوە مەسەلەن شتی مەسەلە تەلەڤیزیۆن ئینی قسەتە سەری مەسەلەن ئۆتۆمبیلە نازان ئەمانە کەمی کاتۆ زۆرە ڕقەمەکە باجەکە زۆرە خاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان زەرمەندە بن ئەمانەوەگە بەڵێ ئەسیکۆدا وەکو نیزام با بەخۆی ئیش بکە خۆ ئەسیکۆدا نێزامە تۆ بڵێ ئەمە دۆلارێکە باجەکەی ئەوەی خوێنێتەوە بڵێ $100 هەرەوەی خوێنێتەوە ئێمە نامانوێت $100 بێ ئەمانە دۆلارەکە یعنی ئەگەستا و سیستەمە ئەسیکۆدا لە هەرێمی بچێتە بواری جێبەجێکردنەوە لە عێراقیش بە تەواوەتی وزە کێشەی بەرزی دۆلارمان نامێنێت دۆلاردا ئێستا بازرگانەکان لە بازار دۆلار دەبن بۆیە ویلاتەوە بازرگانەکان هەمووی کوردستان لە ئێستا دۆلاریانی تر نادرێتێ نادرێتی نەخێر دۆلاریان نادرێت لە بەنکی مرکزی چکە قەرارەگەیەوەتە بەسە لە سوودانی هەڵێ ناکە دۆلاریان بدرێت لە بەنکی مرکزی ئەوانەی کە لە خاڵە سنوورەکانی هەرێمەوە داخڵ دەکەنەوە نه هەموو بازرگانەکان ئەوانەی کە لە شوێن تریشە داخلیەکان پێیان نادرێت لە ئەسیکۆدان لە نیزامی ئەسیکۆدانە بێ کۆمپانیەکە خۆی بێت تەسجیلکە بچێتە مەنەسەوە بچێتە مەنەسەوە ئێمە کەسیان نەچونێتە مەنەسەوە ئەینەچێتە مەنەسەوە کە ناچێتە ناو ئەسیکۆدا ئاسان بۆ زانایە لە ئەسیکۆدا 25% گومرگی داگرتە ئەوەی بچێتە ناو ئەسیکۆدا 25% گومرگی داگرتە بۆی ینی داشکانی بۆ بەڵێ 25% داشکانی بۆ کردە یعنی ئیسیفادە ئەکا ئەستیفادە ئەکا لە 25% داشکانی بۆ کردووە باش کاتمان زۆر کەما پێنج خۆڵەکەی بە سەبارەت بەوەی عێراق کێشەی هەیە ئێستا بۆ موچە خۆران مانگەنە چونکە دەڵێن کێشەی کەمی نەختینەی هەیە توانای نەبێ موچە بدە ئایا یاخو نرخینە و دێسە یارمەتی دەرە بۆ داهاتی عێراق کاگە باس سێ شتێ بە جەنابتی بڵێم باش بۆی خەڵکیش بزانێت یەکەم ئێمە سەردانی بانکی مرکزیمان کرد مدیری معنی پارێزگاری بانکی مرکزی بە وازح پێمانی وتی وەزعمان لە هەموو وەزع باشترە هەم لە ڕووی نەختێنەوە تقریبا 105 ملیارد دۆلارمانەیە هەم لە ڕووی ئاڵتونیشۆ تقریبا 170 و نازانم هەشتی وت تەن ئاڵتونمانەیە یەک کێشەمانی کێشەی سوولە بۆ هەیە و تێوەڕەتێ بە حکوومەتی عێراقیەوە لەبەرەوە پارەکانی خەڵک بەنگەکان تەتەوەر پێ ناکە خەڵکەچی لە ماڵە هەڵەیەگرێ لە بانکانە هەڵی ناگرێت ئەمەیان ینی ئەمە ئینێکی ئیشارەتێکی باشە بینە سەر مەسەلەی نەوت ئیستا من هاتم وڵای تۆ $72 $71 و سەسەنی باش ئێمە کە ئەی فرۆشین برند چەندێکە $71 ئێمە 4 بۆ $5 لە برند کەمترین باشە یعنی 65 بۆ 66 ئێمە مانگ لە ڕۆژێکە 3 ملیۆن و 400 بۆ 3 ملیۆن و 500 هزار بەرمیل هەناردەکەین مانگی پێشوو 105 ملیۆن بەرمیل نەوتمان هەناردەکرد وەکو عێراق 105 ملیۆن بەرمیل داهاتەکەی نزیک بۆ تۆ لە 6 ینی داهاتی ئەو نەوتی کە فرۆشتمانە 6 ملیار و 900 ملیۆن دۆلار کە بیگۆڕە بە دینار بە 132 ئەکاتە تقریبا 9 تریلیۆن و شوێ تۆزێک باشە ئەم 9 تریلیۆن و تۆ مەزە 9 تریلیۆن و 100 ملیارەکە شتێک ئێمە پێویستمان بە 6 تریلیۆن بۆ 7 تریلیۆن هەیە بۆ موچە باقی ئەمێنێت یعنی هیچ کێشەی موچە نییە ئەمە یەک ئەمە دوو ئەمە بۆ ینی بۆ هەرێمیش وایە بۆ ئەگەر هەرێم 120 ملیارەکە بدا ینی ڕێک هیچ کێشەی نییە ئەمە دوو سێ ئێمە کە مەسەلە سوودانیمان بینی وتی زەمانگە وتی موچەی 2026 مان هەیە هیچ کێشەمان نییە بۆ هەرێمی کوردستان پرسیارمانە گوتمان هەرێمی کوردستان ژێ کێشەمانە بەردەوامین لەوەی کە تەخسەی پێین بەڵام ئەبێ هەرێمی کوردستان داهاتی نانەوتیمان بۆ بنێرێ میزانەی مراجعەمان بۆ بنێرێ و ئەومان بەس ئێستا باسی بۆ نمونە نوری ماڵکی کاندی سەرۆگەزیرانە باسی سزای ئەمریکا دەکرێت ئایا ئەگەر ئەمە ڕوودات موچەکێشی بۆ دروست نابێت یاخود مەسەلەی بانکی ناوەندی سۆمۆ سزا نادرێت و چۆن نازانم ئەگەر ئەمریکا سزا بدا بەس ئێمە پارەکەمان پارەی عێراق 105 ملیار دۆلارەکەی کە ئەیڵێم وە پارەی نەوت کە ئەچێتە بەنکی ئیتیحادی لە ئەمریکا بەنکی ئیتیحادی ئەمە عەقدمان هەیە لەگەڵی یعنی حکوومەتی عێراق عەقدی هەیە لەگەڵی بە پارەکەمانە پارێزێ خۆ ینی عەقدەکەمانەوە نییە کە بڵێ مەسەلە بماخەتە بلاک لیست و ئەو شتانە بەنکش بەنکێکی حکومی نییە بەنکێکی ئەهلیە ئەو بەنکە ینی عەقدمان هەیە لەگەڵی پارەکەمان بۆ هەڵگرێت و خۆی چۆن گەرەکمانە بۆمان بنێرێ بەڵام لەگەڵ ئەوشە محاسبەمان لەگەڵ ئەوە کە ئەگە دۆلارەکەمان سپی بکرێتەوە یعنی مەسەلەن گەندەڵی مەلەفی فەسادی گەندەڵی لێرە پارەکە سپی بکاتەوە محاسبە هەموو بەنکێکە کرێ لەسەرەوە ئەگەر مەسەلە پارە لەگەڵ ئێرانە بگوازینەوە مەسەلە بۆ ئێرانوانە ئەوە معاقبەمانەخرێ بەڵام ئەگەر ترامپ و ئەوانە مەسەلەن بێت عقوبە بخاتە سەر سۆم و عقوبە بخاتە سەرەوە کێشەماوە دروستەکە من پێم وانە مالکی سەر بگرێ ئەگەر هاتوو مالکی قەنەعەت بە ئەمریکانەکە
خۆتیەکی چڵێ ینی پێ دواییان قەنەعات بە ئەمریکا دەکات بەردەوام بێیان خۆی دەکشێتەوە ئەکشێتەوە یا فێکێکی بۆ دۆست بۆ کشانەوە یا خۆی یەکشێنێتەوە یا شتێکە ئەگەر من پێم وایە مالکی تا ئێستا ماوە لەسەر ئەساسی ئێران گفتوگۆکانی ئێران و ئەمریکا ئێران ئێستا لە گفتوگوۆی لەگەڵ ئەمریکا مەسەل ئەگەر ئەمریکا و ئێران ڕێکەون مالکی لا قچێ مەوزۆ خۆت ئەو دوانە ڕێکەوتون بێگوتر ئەگەر تۆ بڵێ مالکی ئێرانی مالکی ئێران خۆی ڕێککەوت لەبەر ئەوە لەسەر ئەوە ماوەتۆ لەسەر ئەوەش ماوەتۆ لۆبی بۆ خۆی لۆبی ئەکا ئەو لۆبیانی لە ئەمریکا ئەگەر پێی بڵێن و قەنەعەت بە ترامپ بکەن کە بڵێن ئەمە کێشە نییە بۆمان و ئەمە این نییە ئەوە ئەمێنێتەوە بەڵام ئەگەر لە کۆتایە بێ ئەم عێراق دژی ئەمریکا ناوەستێتەوە و مالکی سەحبەکە فڵان کەسدانە هیچ قسەی لەسەرەوە کرا حکوومەتی سوودانی پێش کەمێک ئاماژ بکە درێژ بکرێتەوە قسەیەکی لەسەر گۆشت ینی بۆ منە جارێکی هەڵبژاردن بەڕێوە بچێتەوە شتیوە لە گونجێ هەڵبژاردن ئاسانە بوجێ ئەوێت پارەی ئەوێت و نێوێ هەڵبژاردنکردنەوە ئاسان نییە جارێ پەرلەمان ئاسانی هەڵبۆشێتەوە پەرلەمان پەرلەمان خۆی هەڵبۆشێت باش هیچ کەسێک ناتوانێت پەرلەمان هەڵبۆشێت ئێمە جاری پێش و کە هەڵماوەشاندە من دەورەی چوار بووم خۆمان هەڵوەشانەوە باش لەسەر قسەی خۆپشاندەرانی عێراق خۆمان هاتین دەستمان بەرزۆ کرد بە زۆرینەی ڕا خۆمان هەڵبۆشان یعنی کەس ناتوانێت پەرلەمان هەڵبۆشێت پەرلەمانە بێ خۆی هەڵبۆشێنێتەوە ئەمە زۆری ئەوێت بەڵام ئەتوانین بڵین ساڵە دەسەڵات بدەینە سوودانی ئیشەکان بکە هەتا مەسەلە ڕێگە بەڵام ئەوش سەتادەیە ینی زۆر نییە سەتادەیە بۆ ئەو ئیشە هەی بۆ سەر حکوومەت پارتیوێکی تێ ئێستا ڕێک نەکەوت هیچ ڕێکەوتنێکیان نییە و هەردووچیان شۆ لە ئەخیر و خۆیان هەڵە بژێن سوپاس دەکەین بەرە دکتۆر غالب محەممەد مادومە کە سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس ببینێرایی مەرە سوپاس باوکارانم خواتان لەگەڵ